لێرەوە سوپاسی هەموو دکتۆرەکانی مهرەبانی دەکەم کە 100% پشتیوانی پرۆژەی بیمەی تەندروستی یەتیمانیان کرد، هەمیان گوتیان دەستی خۆمان دەکەینە خێر، ڕەبی خۆی گەورە ئەجر و پاداشتی هەمویان بداتەوە، کەوا مهرەبانی خاوەن زیاتر ئەو هەموو دکتۆرە بەخشندەی هەیە، جگە لەوەی هەر عملیاتێک بکرێتن لە خستەخانەی مهرەبانی 105 دێخنە ناو سندوقی خێری و لە تەواریەکانیش 100 دێخنە ناو سندوقی خێری لە بەشی نازۆری، کەوا هەموو بووەوە پاڵپشتێک لە بە سندوقی خێری. ئێستا کە سندوقی خێری مهرەبانی خاوەن 3420 پشیە، زیاتر لە 145 خستەخانەی مهرەبانی بە زەوی بەبینا بە ئەتیزەی وەقفە هەتا ڕۆژی قیامەتێ، کەوا یەتیمی نەخۆشەکان خاوەنداریەتی دەکەن، کەوا لە بۆ نەخۆشی هەژار سەرف دەکرێتەوە و جیهازی MRI-یەکەی کە 50 دەفتەری درایە کۆتایی ساڵ جیازەکە دەگاتن سندوقی خێری خاوەندارەتی دەکاتن، هی خستەخانی نییە و ئەو بیرە ئاوەیەشی سندوقی خێریە و بە پارەی خێرخوازی دروست دەکرێتن و ئیشاءالله گەراجەکەش دروست دەکەین بە پارەی خێری و بە پارەی سندوقی. لێیەکە لە جیاتی هەموو یەتیمەکان دێن ئیشێ دەکەین، ئەوە ویستم کورتێک لە سەرباسی مهرەبانی و تەتەوڕاتەکانی مهرەباتان پێ بگەێنم. لێ دەرم خۆشبەختەوەی بەشدارە لە مهرەبانی سەردانی نەخۆشی خێرە. ئەدی ئەگەر خستەخانی لێ دروستکە دەبی چەند خێربی، ئەدی ئەگەر ئەتو ئازاری لا بدەی دەبی چەند گەورە بیتن، ئەگەر لابردنی حاجەی یەکەچی گەورەتربی لە مانگەک لێ ئەتکافکردن لە مەدینەی دەمی مهرەبانی چەند گەورە بیتن لە کنخوای گەورە کە حاجەی سەدان کەسی دەکا ڕۆژانە لە مهرەبانی، کە ماگانە هەزاران کەس ئیسیفادەی دەکات لە مهرەبانی. لۆیەکە مهرەبانی خزمەت خێر خۆشیە، مهرەبانی ئاودانی کوردستانە، مهرەبانی دینداریە، کوردایەتیە، مرۆڤ دۆستیە، میهرەبانی دڵسۆزی و لێزانی.